لە دوای 3 ساڵ لە ئاوابوونی خۆری دروستبوونی هێزێکی حەشدی شەعبی کوردی لە سنووری گوندی چەخماخە لە شارەدەی دووبز، ئێستا هەنگاوێکی نوێ نراوە بۆ دووبارە دروستکردنەوەی ئەو هێزە بە شێوەیەکی فراوانتر لە سنووری کەرکووک. ئەندامێکی کوردی هێزەکە لە کەرکووک دەڵێ لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو هێزە 150 کەسەیی لە ساڵی 2020 لە ژمارەیەک گەنجی کورد دروستکرا دووبارە پێک دەهێنرێتەوە و دەست بە دەوامکردن دەکات. ئێستا ئێمە کارمان لەسەری کردووەتەوە و زیندومان کردووەتەوە لە داهاتوویەکی نزیک نەک دوور بە تەمان کارای کەینەوە و دەستکەنە دەوامی فەرمی خۆیان هەر لەو شوێنە دێ چەخماغە خۆی و هەر ئەو فەوجە و کەوا باسمان کرد سەرەتایەکە بە دروستکردنی ئەو حەشدی کوردیە و بۆ ئەوەی دەرگایەک بێ بۆ گەنجی کورد بڕاتە ناو ئەو هێزەوە لە برای خۆم ببێتە ئەو شتا بێتە حەشدی کوردی ڕەنگەبانی بەرامبەر من بۆست بۆچوونی ئەم گەنجە بۆچوونی بەشێکی زۆر لە وڵاتیانی کووردە لە کەرکووک و دەڵێن دروستکردنی حەشدی شعبی کوردی هەنگاوێکی مەترسیدارە لەسەر داهاتووی شارەکە، چونکە دوورنی ئەم هێزە دواتر لە منلانی نێوخۆییدا بەکار نەهێنرێ. ئەیسەش تۆ حەشدی کوردی دابنێ کابرا ئەمری پێدێ لەلایەنی کوردەوە نییە سێرەکەی شۆنە ڕئیسەکەی لایەنێکی کە بێ ئەو لایەنە زەختت لێکە بۆیە تۆش مەعاشخۆریت مەجبوریت بە قسەیان بکەیت و بە فەرمانیان بجرێتەوە. حزبە کوردەکان دروستکردنی هێزی حەشدی کوردی بۆ کەرکووک ڕەت دەکەنەوە، بەڵام بە دووری نازانن بەهۆی پەرتەوازەیی کورد لە کەرکووک لە ئێستادا دروستکردنی ئەم هێزە سەر بگرێ و دواتر کۆنتڕۆڵکردنی ئەستەم دەبێت. لەناو حەشدی شەعبی یا کۆمەڵێک مەرجە و کۆمەڵێک تیار و باڵی جیاواسێ ئەنجا حەشدی تورکمانی شاتوە سەری و حەشدی کوردیش بێتە سەری. ئەوەی کە من بزانم هەم لە ناوچەی چەخماخە و هەم لە ناوچەی دۆزیش دەستکراوە بە ناونووسینێک من پێم وایە لەم دۆخەیە ئەی بەنەسەر. بەپی زانیارەکانی کوردستان 24 ژمارەیەک فەرماندەی حەشدی شعبی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری کەرکووک کۆبوونەوەیان ئەنجام داوە بۆ دووبارە پێکهێنانەوەی فەوجێکی حەشدی کوردی کە ئێستا ژمارەیان 150 کەسە و ژمارەکەش زیاتر دەکرێ و بارگەی سەربازیش لە سنووری شارەدەی شوان و لەیلان دادەمەزرێندرێ و فەرمانی ڕاستەوخۆش لە دەستی حەشدی شعبی وەردەگرن. بۆ پڕکردنەوەی و بۆ شایەنیانەی کە لەم سنوورەیە لە نێوان وەزارەتی بەرگری عراق و وەزارەتی پێشمەرگا دوولی وای هاوبەش پێکێنراوە و دەبێت بەم نزیکانە و دوولی وای هاوبەشە دەست بەکار بن، بەڵام ئەوی جێگەی پرسیار و گومانە لەم کاتەدا دووبارە دروستکردنەوەی هێزێکی حەشدی شعبی کوردیە لە سنووری کەرکووک بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکان بۆ پڕکردنەوەی و بۆ شایەنیانە. دیلان بەرزان، کوردستان 24 کەرکووک.